سۆزە گیان ئەو سۆرام دوو نەکڕی مارکەیەکی نوێ دەرکەتیە نازانی چەندە تۆحفەیە دەمەویست بڕم ئایلاینەرەکەشی بکڕم نازانم وەڵام لیمۆ بڕۆ گوتم بچینە گوندەکەی خۆمان گوندی چە گوندەکەی خۆمان قازی لێیە مریشتی لێیە هەموو شتی لێیە باشە الله ئەکبەر قازی چە مریشکی چە لیمۆ برسیمە برسی برسیتە ئێستا کۆمانە نانێکت نەخوارد نانی بانیت مەگە نەخواردووە نانم خوارد چم خوارد ماست و پەنیرت نەخوارد ماست گوندەکەی خۆمان گوندی چە بۆ شێتم دەکەی گوندی چە ماستی پلعیشێ پلە ئایشەی چە بڕۆ وازم لێ بینە بڕۆ ئۆف خوایا مشکم لۆ نایڵێ ئەو ژنە ئەو لە گوندەکەمان خۆت حازر دەکەی ئەی خوا چاکەدووە نەکە باشە زراوم چوو چێوە دەچێ دەڕۆمە مارکێتی ئیشت هەیە ئەمنش دێم لۆ دەیە مارکێتی ئێبم بە ئەمنش حەزم لێیە کێچی بکڕم سەلاجە پڕە لە کێک هیچ کاتیش ناخۆی ئیدە باشە من دێم لەوێندەش بم بە گوندی لۆ باشە دەتێ بچێ گوندی ئەخر گوندەکەمان زۆر جوانە عەیشەی لێیە سوعاد و ئەوانە هەموو سەبریوانی لێ هەموو برادەر من برادەر با فەرمانی کوڕت بابێ بدبا ئەخر فەرمان لە ئیشە فەرمان لە ئیشە دەبم بە بەسە بازم لێ بینە گوندی باشە خۆ ئێستا عیلاج دەکەم شێت و نەبس